حکومت بایەخێکی زۆر زیاتر بە مەسەلەی ژینگەپارێزی بدات ئەویش لات پەروەردەوە. ئەگەر کەسێک لە دەستپێکەوە لە یەک ساڵیەوە لە ڕەوزەوە پەروەردە بکرێتە تاکو تەمەنی دەگاتە تەمەنێکە فام کاتەوە، پەروەردەیەک بکرێت و فێر بکرێت کە چۆن ژینگە بپارێزێت و گرنگی ژینگە لە چیدایە و ئەرکەکانمان چیە و مافەکانمان لەسەر ژینگە چێت. دۆزار کۆمەڵگەیەکی تەندروست وا دروست دەبێت کە دەزانێت ژینگە چییە و دەزانێت چۆن ڕێزی بگرێت. ژینگە لەسەر ژینگە ئەوەیە کە بۆ داهاتووکەمانە، یعنی بۆ داهاتوو بۆ کچەکانمان بۆ کوڕەکانمان یا بۆوانی کە لە داهاتوودا پێویستیان بۆ ژینگێ دەبێت بیپارێزین، چونکە ئیتر هیچی لێ نامێنێتەوە. ئەگەر هیچیشی لێ نەمێنێتەوە هەر پەشیمانێکە بۆ مەدەمێنێتەوە ئەو کاتەی، چونکە ئیتر داهاتوویەک بۆ بەشەریەت و بۆ مرۆڤ نامێنێت. انتماء نیشتیمانی دف گنجت من نماید برکوکو هم حکومت هم کسین پسپور و شارزا گرینگی به گنجا نادن و توانه وان یعنی جی هزا وان در نایخن یعنی جی للان حتی للان حزبت همی حزبت کردستان گرینگی زور گنجا نهایت داری هیوی دارین، یعنی لهمی لانیت پیوندی دار هم حکومت هم او کسین دست حالات دار و هم حزبی بابت گنجا بخنا پشکای کم ناف جواگی دا که رولکی برچاو ببینیتن چونکه گنج آینده. نعيش في كردستان منذ 4 سنوات وهذه السنة الخامسة. حقيقة نعيش بتعايش بأخوة بسلام بأمان، ما نحس بأنه احنا خارج بلدنا، بالعكس لأنه كردستان من ضمن بلدنا العراق وماكو أي فرق، يعني حقيقة هذه، وما أشجع أي إنسان أن يتركها حقيقة لأنه ما شفنا بها إلا الخير، وأدعو لأهلها والناس الطيبين بكل خير وبكل سلام، وإن شاء الله الأمان يستمر ويدوم.